ڕۆژی ڕابردوو 3 مانگ بەسەر ڕووداوێکی مەرگەسات هێرشێکی هۆڤانەی داگیرکاری ڕژێمی فاشیستی تورک لەسەر چاپەمەنی ئازاد پێک هات 3 مانگ بەسەرە ڕووداوەدا تێپەڕی. ئێمە ئەمڕۆ وەکو ڕێهەڤاڵ وەکو هاوپیشەی شەهیدمان شەهید هێرۆ بەهادین هاتوونەتە سەر گڵکۆی پیرۆز و بەشکۆی هاوڕێمان هێرۆ. هەڵبەتە 3 مانگ تێپەڕی، بەڵام چاوە درەوشاوەکانی جددیەت و بەدوادا چوونەکانی وردیەتی کاری ئەو هەڵوێستە جاربەجارە و هەڵوێستە ئەنارشیستیە لە بەرامبەر سیستمی جیهان و سیستمی فیوداڵی کۆمەڵگەی خۆمان دەردەکەوتایە. هەموو ئەو تایبەتمەندیانەیە کە لە کەسایەتی هێرۆدا هەبوو بە درێژایی ئەم 3 مانگە لە کاری ئێمەدا لە ساتەکانماندا لە هەر ڕۆژنامەگەرێکی ئازاددا نەخشی خۆی داوە، هەمیشە لە بەرچاومانە. کارەکانمان بە دەنگ و بە ڕەنگی هێرۆ و گوڵستان تاراوە، کاریگەری خۆی هەیە، ڕەنگی هەیە، دەتوانێت ینی پلانی دوژمن و ئەو هەوڵەی کە درا بۆ بێدەنگکردنی چاپەمەنی ئازاد ینی لە ڕاستیدا ینی بۆ ڕۆحەوە کارکردن کارێکمان کرد کە نەهێڵین پلانی دوژمن سەر بگرێ. ڕاستە 3 مانگ تێپەڕی بەسەریدا و ئێمە لەسەر گۆڕی پیرۆزی هێرۆ بەهادین بەڵێنی بەردەوامی بە کاری چاپەمەنی ئازاد دەدەین و دەبێت تێبگەین و دوژمنیش لە پەیامی ئێمە تێبگا لە دایکبوونی هەر ئازادی خوازێک لە دایکبوونێکی تەنیا بایۆلۆجی نییە و مردنیشی بە هەمان شێوە ڕۆشتنێکی بایۆلۆجی نییە، چونکە هاوڕێیەتی لە ناو چاپەمەنی ئازادە، لە ناو فەلسەفەی ئازادیدا و چاپەمەنی وەکو ڕۆڵێکی هەرە ئەساسی لە شۆڕشی ئازادیدا لە ڕاستیدا نە لە دایکبوون لە دایکبوونێکی بایۆلۆجیە نەمردنیش کۆتایی هێنانە بە کەسایەتی ئازادی خوازێک، بەڵکو هەواڵێتی و هاوڕێتی لە ناو شۆڕشی ئازادیدا هاوڕێتیەکی بە پێوانە، هاوڕێتیەکی هەواڵەتیەکی بە فیکریە، کارکردنە ینی پەیوەندیەکی ڕۆحی و معنەوی و سیاسیە. بۆیە دۆخی کوردستان و میراتی چاپەمەنی ئازاد دەخوازێت کە ڕۆشتنی هێرۆ بەهادین و گوڵستان تارا وەکو ڕۆشتنێکی بایۆلۆجی سەرف ینی سێری نەکەین، ڕۆشتنێکی بایۆلۆجی کار نەکاتە سەر کارکردنی ئێمە لە چاپەمەنی ئازاددا، بەڵکو خەتی ئازادی ڕێگای ئازادی لە ڕاستیدا بۆ ئێمە ڕۆشن دەکاتەوە، ڕێگای ئازادی بۆ ئێمە نزیکتر دەکاتەوە. ینی هەر شەهیدێکی ناو چاپەمەنی ئازاد لە ڕاستیدا هەنگاوێکە بەردەبازێکە بۆ نزیک بوونەوەمان، بۆ گەیشتمان بە سەرکەوتن، بۆ گەیشتمان بە ئازادی خاک، بۆ کۆتایی هێنان بە عەقڵیەتی فیوداڵی و بچووکردنەوە و سیخوڕی و هەموو ئەو تایبەتمەندیانەی کە دوژمن لە ناوگەلی ئێمەدا دروستی دەکا. چاپەمەنی ئازادە دەتوانێت هەموو ئەو دوژمن ئەو دەستی بۆ هەموو ئەو تایبەتمەندیانی کۆمەڵگەی ئێمە وەکو تایبەتمەندی پیرۆزن جوانن دەستی بۆ بردووە. چاپەمەنی ئازاد دەتوانێت ئەوانە هەموو ئاوەژۆکاتەوە، دەتوانێت هەمووی هەڵگەڕێنێتەوە و لە کەسایەتی هێرۆ بەهادین و شەهیدان هێرۆ بەهادین و گوڵستان تارا ئێمە بەڵێن دەدەین بە چاوی گەشی هەردووکیان بە ڕۆحیان بەو خوێنەی کە لە خاکی پیرۆزی کوردستاندا ڕژە مەودای کارکردنی چاپەمەنی ئازاد فراوان دەکەین و نەخشی سەرکەوتن سیمای سەرکەوتن لە کاری ئێمەدا و لە خەبات و تێکۆشانی ئێمەدا بەوی قارتر دەبێ بەشکۆتر دەبێ. ئەو بەڵێنە هەتا مردنی هەر خەبات کارێکی میدایی ناکەوێتە عارز و بڵندی دەکەین. دووبارە هەموو کارمەندانی چاپەمەنی ئازاد بەخێر هاتن. لێرەشەوە سڵاو بۆ هەر بەرد و هەر گەردی خۆڵێکی سەر گۆڕی گوڵستان تارا لە باکووری کوردستان دەنێری. دووبارە
خۆمان ئەزانین کە ئەم مانگی بڵێن نۆڤەمبەرە کە لێرەشدا 25 نۆڤەمبەر کە وەکو ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی توندوتیژی دژی ژنان لەلایەن نەتەوە یەکگرتوەکان دیاری کراوە کە ئەم دیاری کراوە ژەگەڕێتەوە بۆ ئەو سەردەمەی کە خوشکانی میراباڵ لە دژی سیستەمی و ڕژیمی دیکتاتۆری سەردەمی کۆماری دۆمینیکان کە لەلایەن فەرمانڕەوایی ئەو دەسەڵاتی کۆمارە تیرۆر کران و ئەم تیرۆرکردنەش لە سەرانسەری جیهان کاردانەوەی بە دوای خۆی داهێنا هەر بۆیە لەلایەنەتەوە یەکگرتوەکان دیاری کراوە ڕۆژی بەرەنگاربوونەوە و نوێشتنی توندوتیژی دژی ژنان و ساڵانەش لە هەموو جیهاندا لە بڵێن لەم ڕۆژەدا کە هەڵمەتی 16 ڕۆژ بەڕێوە دەچێت و ئەو هەڵمەتەش بۆ بەرەنگاربوونەوە و هەروەها لە چوارچێوەی هۆشیارکردنەوەی ژنان و مافەکانیان بەڕێوە دەچێت کە 16 ڕۆژ بەردەوام دەبێت ئەوە ئێمەش وەکو ژنانی باشووری کوردستان بەبەژنی لۆتونتیژانەی کە دەکرێتە سەر ژنان کە پاش 64 ساڵ ئەگە هەڵە نەبم بەسەر ئەو تیرۆکناتەیە پەڕێت بەسەر خوشکانی میراباڵ کە لێرەشدا لە پاش ئەوەی کە چەندین سەدا ئەگرێتەوە کە ئەبینین هێشتا تیرۆرکردن بۆ سەر ژنان و کوشتنی ژنان بەردەوامەوە لێرەشدا بینیمان کە لە ماوەی ڕابردوودا شەهید هێرۆ بەهادین و شەهید گوڵستان تارا وەک دوو ڕۆژنامەنووسی ڕاگەاندنی ئازاد لەلایەن دەوڵەتی داگیرکەری تورکەوە تیرۆر کران کە ئەمەش هەم لە ناخۆ هەم لە دەرەوە کاردانەوەی بە دوای خۆداهێنەوە ئێمەش وەکو ژنانی باشوور ژنانی کۆمپانیای چەتر ئەمڕۆ لەو چوارچەوەیەدا سەردانی گۆڕی شەید هێرۆ بەهادینمان کرد وەکو بەزڕاگرتنی وەکو بیرخستنەوەی کە ئەمیش بەشێکە لەو توندتیژانەی کە لەلایەن دەسەڵاتەوە بەسەر ڕۆژنامەنووسان دەکرێت و ئێمە ئەبێت هەمیشە ئەمانە بیر بهێنینەوە کە ئەبێت هەمیشە بە زیندوی ڕایان بگرین چونکە نابێت وەکو تارماگیان وەکو بابەتێکی تر بەسەرمانە تێپەڕێت ئەوە ئێمە ئیدانی ئەو تونتیژە ناکەین کە ئەکرێ بەسەر ژنانی باشوور بەسەر ڕۆژنامەنووساندا کە هەمیشە قوربانیەکان ژنانن کامیشە لەلایەن دەسەڵاتەوە لەلایەن یاساییشەوە جارێکی تر هەوڵ ئەدرێت مافەکانی ژنان زەوت بکرێت یاخود یاساکان بەتەواتی لە پشتنەوە نین بۆ ئێمە داواکانی لێرە داوا دەکەین کە لایەنە پەیوەندیدارەکان و لایەنە حزبە سیاسیەکان بە هەنگاوێکی تر و بابەتێکی تر جدی تر هەنگاو بنێن بەسەر ئەو بابەتانەی ئەو هێرشانەی کاکرێ بەسەر ژنان یاخود بەسەر ژنانی ڕۆژنامەنووس ئەگەر وەکو تیرۆرکردن بێ یان وەکو کوشتن بێت چونکە ژنانیش وەکو پیاوان بڵێن تاواکەری ئەم کۆمەڵگایان تاواکەری ئەوەن کە ئەمانیش ئەنی نەژن بەبێ پیاو ئەتوانێت ژیانکان نا ژیانی بڵێن پیاوانیش بە هەمان شێوە بۆیە پێویستە مافەکانیان وەکو یەک دەستەبەر بکرێت و پێویستە ئەم تیرۆرکردنانەش ینی جارێکی تر لە بە یاسای بڵێن لە دادگاکانی نێودەوڵەتیەوە سکاڵاکان تۆمار بکرێت چونکە ڕەنگە ئەمە مەترسێکی تریش بخاتە سەر ژنانی ڕۆژنامەنووس و وەژنانی دیکەش ژیان ئازادی